هۆنراوەیەکی هاوڕێ موختاری ئەحمەدی بە بۆنەی سیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. ئەم ڕێگا پڕ لە هەورازە لە خولیاکانی هەناوەوە دەست پێ دەکاو، لە کەندەڵانی هیواکانەوە تێدەپەڕێ و لە کانیاوی کوێستانەکانی مێژووەوە تینویەتی ئەم ڕێگایە دەشکێنێ. هەموو ئارەقە و ماندووبوونێک سەختی ڕێگا و شەختەبارانی نەهاتە ساڵی ئەم سەفەرە بە خوێنی دڵ دەنووسینەوە. دەڵێن ئێمە ڕێبواری ئەم شاڕێ بێجگە لە شەقامی سەرکەوتن هیچ شەقامێکی دیکەی نییە. تەنیا هیوایە بە ئاسۆی ڕوون، تەنیا هیوایە بە ئاسۆی ڕوون خولیاکان ئاو دێر دەکاو. ئێمەش ئەوینداری ئەم ڕێبوارەین و هەزاران ڕێبواری سوورپۆش. هاوسەفەری دوا مەنزڵگەی ئەم هەوارەین، ئێمە دێین هەنگاو دەنین بەرەو پێش، بەرەو ئەو کاروانەی گەورەترین قوربانی و بوێرترین قارەمانی و باشترین کچان و ئازاترین کوڕانی قۆچی قوربانی ئەم شۆڕشەن. ئێمە لە بەحری خوێندا لەشی مێژوومان شۆردووە و ئێستاش جەستەی زاماری ئەم پەیکەرە خوێن و ئاگری لێ دەبارێ. خوێنمان نیشان لە بوونمانە و ئاگریش تووڕەییمان لەستەم لەم جیهانەی ئێمەدا بێجگە لە شاری ئازادی هیچ شارێکی دیکە نییە و لەم دنیا پان و پۆڕەدا تەنیا وڵاتی ئازادیە لەسەر نەخشەی دڵمان حەک کراوە. ئاڵای سووری ڕزگاریش تەنیا ئاڵاکەی دەستمانە موژدەی یەکسانی دەدات. لێرەدا کۆڕی بانگەوازی کۆمەڵا سرودێکی شۆڕشگێڕانەمان پێشکەش دەکەن. تکایە بفەرمونون. ڕووناکی ئاسۆم پێشمەرگەی کوردستانم، تیشتی ڕووناکی ئاسۆم پێشمەرگەی کوردستانم.
پێشمەرگەی کۆمەڵام شۆڕش گێرم و خەباتکات باسی بەهێزی گەلێم کۆڵ نەدەر و فیداکات باسی بەهێزی گەلێم کۆڵ نەدەر و فیداکات بە چەشکێنی زستانم هاواری بندەستانم تیشکی ڕووناکی ئاسووم پێشمەرگەی کوردستانم تیشکی ڕووناکی ئاسووم پێشمەرگەی کوردستانم سەردەمانێک لەم هەوارە پچڕ پچڕەدا کازار هەموو باڵای دایکمی تەنی بوو سەردەمانێک کە بێزاری تەنگی بەژین هەڵچنی بوو سەردەمانێک کە بەفری ڕەشی هەرسهێنەر باڵای خولیای لەت کردبوو لەژێر کەڵکەبانی سووچی گوندەکەکاندا دایە پیرە ساڵانێک بوو بە تەسبیحەکەی دەستی یەکە بە یەکە ئازارەکانی دەژماردوو جگەرەی سەرلێوی نووسابوو بە چارەنووسیەوە و هەر بۆیە بەردەوام دووکەڵ دەبووە هەوری چاوی و فرمێسکی بۆ دار بەڕوەکان دادەباران سەردەمانێک کە باڵای خەمەکان دیسانەوە سەریان لە ئاسمان تۆند کردبوو تۆ بوویت و بزەی تۆراو تۆ بوویت و فرمێسکی خەست تۆ بوویت و هەنسکی قوڵ ئەژنۆکانت لە جەستەت تۆرابوون و چیتر هێزی ڕێکردنیان شک نەدەبرد لەو سەردەمەدا ئەوان هاتن بە تۆشەبەرەیەک لە بیر و هەنبانەیەک لە یاد ئەوان هاتن بە جانتایەک پڕ لەو شەو هەنگاوێک لە بێداری بە هەناسەیەک پڕ بە بۆنی وەنەوشە و سیمایەک پڕ بە دەستی پینەبەستوو ئەوان هاتن بەڕوانینێک کە بە خشتی ورە یەک لەسەر یەک هەڵچنرابوو ئەوان کێ بوون ڕۆژانێک بوو گوڵەکان باڵیان دەگرت و دەبوونە باڵەندە باران دەبووە چەتر نەکات قژی کیژۆڵەی شعر بخوسێ هەتاو دەبووە سێبەر نەکات سەڕ و مەتی پەخشان بژاکێ ڕەشەبا خۆی دەدزیەوە و لە کوڵەکوڵی گەرمای هاویندا دەبووە شنە و قژی دایک نیشانە دەکرد چۆرەکەکان
بەدەم ئازاری فڕینەوە بزەی سەرلێویان لەگەڵ منداڵەکان بەش دەکرد. ئەوان گوڵەگەنمی هیوایان نیوە شەوان لە پشتی پەنجەرەی هەژارەکان دادەنا و ڕێیان دەکرد. ئەوان لە مێژ بوو چەکەکانیان کردبووە باڵ بۆ هیواکان، دەستیان کردبووە کۆتر. ئەوان لە مێژ بوو قوڵپەی گریانیان کردبووە بزە بۆ سەرلێوی منداڵەکان. ئەوان کێ بوون؟ هەمووان دەڵێن سوورەسوار بوون. هەمووان دەڵێن سوورەسوار بوون، ئاڵا بەدەست لە ژێر تاقی ئاسمانەکەی خولیادا، لە ژێر مانگە شەوە چڕەکەی سەرچیادا ڕێیان دەبڕی. ئەوان گوڵ بوون، باڵەندە بوون، باران بوون و دەبوونە چەتر، هەتاو بوون و دەبوونە سێبەر، ڕەشەبا بوون و دەبوونە شنە. ئەوان ڕێبوارانی کێو و دەشت و مەزراکاونی کوردستان بوون. ئەوان سوورەسوار بوون، ئەرێ ئەوان سوورەسوار بوون. خۆشەویستان، لەم ڕۆژە پیرۆزەدا پۆلێکی دیکە لە لاوانی خەباتکاری کوردستان لە ژێر ناوی پەلی شەهیدانی داڵاهۆ کارت و چەکی پێشمەرگایەتی خۆیان لە دەست هاوڕێ عەلی بەهمەنی بەرپرسی فێرگەی سیاسی نظامی و ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا وەردەگرن و بە شێوەی ڕسمی بەهێزی پڕ لە شانازی پێشمەرگەی کۆمەڵا پەیوەستە بن. هاوڕێ عەلی سکایە. Bişi Komala, bişi Kurdistan, bişi sosyalist.
چشمکە سڵاوی دەرو